بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باز لە کۆتا بابەتمان دەکەین. سپاس بۆ ئێوە کە تاوکوێسە لەگەڵمان بەردەوام بوون. بابەتی کۆتاییشمان باز لە زیادبوونی دیاردەی خۆکوژی و هۆکارەکانی دەکەین. خۆکوشتن کەم و زۆر لە هەموو وڵاتێک و لە هەموو کۆمەڵگایەک لە ناو ژنان و پیاواندا هەیە. نمونەی وا هەیە کە پەیوەندی بە هیچ هۆکارێکی ئابووری کۆمەڵایەتی سیاسی یا فەرهەنگیەوە نییە. کەسانێک هەن کە تووشی ناڕەحەتی دەرونی دەبن. کاتێک ئازارە دەرونیەکەیان تون دەبێتەوە دەست دەدەنە خۆکوشتن. بەڵام لە وڵاتانێکی وەکو وڵاتی ئێمە هۆکاری دیکەشی هەیە. لە ڕاستیدا خۆکوشتن کاتێک ڕوودەدات کە ئینسان هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ داهاتووی خۆی نەبینێت. ئەو ئاسۆیە ئەساسەن و لە سەدا 90 نمونونەکاندا مادی و پەیوەندی بە ئاسایش و تێر و تەسەلی و تەبایی ناو بنەماڵەوە هەیە. کاتێک ئینسانێک بەرامبەر بە ئاواتەکانی بەرامبەر بە دابینکردنی داهاتووی ژیانی تووشی بێهیوایی دەبێ و خۆی بە تەنیا دەبینێتەوە دەست دەداتە خۆکوشتن. کەوابێ کاتێک کە کۆمەڵگا بەرپرس بێ بەرامبەر بە دابینکردنی ژیانی ئەندامانی و نیشاندانی ئاسۆیەکی ڕوون بۆ داهاتویان دیاردەی ئاوا کەم دەبێتەوە. ئینسان ئەگەر هەر لەو کاتەوە کە منداڵێکی ساوایە تا نەوجەوانی و جوانی و میان ساڵی و پیری و تا دوایین ساتەکانی ژیانیشی لە هیچ قۆناغێک لە ژیانیدا نیگەرانی دابینبوونی بژێوی، خوێندنی، کاری و سەلامەتی و تەندروستی داهاتوی منداڵەکانی نەبێت، ئەگەر نەڕەحەتیکی دەرونی نەبێت، بۆچی دەست بۆ خۆکوشتن دەبات؟ کرێکارێک کە کاری لەدەستداوە و برسێتی هەڕەشە لە منداڵەکانی دەکات، ژنێک کە ئازاری لەش و دەرونی دەدرێت و لە مافی ئینسانی بێبەش دەکرێت، خۆشەویستی بۆی دەبێ بە تاوان و هیچ پشت و پەنایەک شک نابات. جوانێک کە بە هیچ کام لە ئاواتەکانی ناگات و هەڵاواردن و جیاوازی لە دەوروبەری خۆی دەبینێ و گەلێک نمونەی دیکە لەم چەشنە تووشی ئەوە دەبێت کە گوایە بە لە ناوبردننی خۆی بە ئاسوودەیی دەگات. دیارە ئەم نمونانە ئەساسن لە ناو بەشی هەژار و مەحرومی کۆمەڵگادا باون کەوایە پێویستە بزانین کە هۆکاری هەژار و مەحرومیەتی ئەوان چییە؟ ئەوان لە ڕاستیدا قوربانی نظامی سەرمایەداری و ئازارە کۆمەڵایەتیەکانی ئەم نیزامن. ئەو نیزامە بێبەزەیە کە ئینسانەکان بەرەو بەڕێوەبردننی حکمی خۆکوشتن لە دژی خۆیان دەبات و بە دەستی خۆیان لە مافی ژیان بێبەشیان دەکات. خەبات لە دژی ئەو نظامە چەوسێنەر و زاڵمانەیە لە هەمان کاتدا خەباتە بۆ کۆتایی هێنان بە دیاردەی خۆکوشتن بە هۆکاری مادی لەم چەشنە. باسکردن لەم بابەتە بە گشتی لێکۆڵینەوەیەکی دەروون ناسانە و کۆمەڵایەتی هەمەلایەنەی پێویستە. بەڵام چونکە ئەو نمونەوە بەداخەوە گەلێک نمونەی دیکە کە لە کوردستان ڕوودەدەن زۆربەیان پەیوەندی بە ژنانەوە هەیە، لێکۆڵینەوەیەکی تایبەتیش لەم بابەتەوە پێویستە. بەهۆی زاڵبوونی نظامی پیاوسالاری لە کوردستان دابوونەریتی دواکەوتوانە خۆی خستووەتە ناو هەموو کەلێن و قوشبنێکی ژیانی تاکە کەسیەوە، هەر بۆیە دیاردەی خۆکوشتن لە ناو ژناندا تایبەتمەندی خۆی هەیە. زیاتر لە سەدا 90 نمونونەکانیش هەڵدەگەڕێتەوە بۆ ستەم و نابەرابەری و هەڵاوردن، هەڵدەگەڕێنەوە بۆ توندوتیژی دەرحەق بە ژنان، جا توندوتیژی فیزیکی بێت یا جنسی و سکسی یان ئەزیەتی دەرونی و ڕەوانی. سیر ئەوەیە ئەگەر کەسێکیان خۆش بەوێت هەر دەکەونە ئەو بارودۆخەوە و ئەگەر کەسێکیشیان خۆش نەوێ هەر تووشی ئەو حاڵەتیان دەکەن. بەڵام هەمووی ئەو ڕاستیانەی کە باسمان کردن بە هیچ شێوەیەک لە شێوەکان ڕەوابوونێک بە خۆکوشتنی ژنان نابەخشێت. خۆکوشتن بەم هۆکارانە لە ڕاستیدا تەسلیم بوون و سەردانەوەندنە بەرامبەر بە گیر و گرفتەکانی ژیان. کۆمەڵگا بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەم دیاردە دزێوانەی کە دەبنە هۆکاری خۆکوشتن پێویستی بەهێز و توانای هەموو ئەوانەش هەیە کەوا خۆیان بێوەزیفە دەکەن و بەناو خۆیان لە کێژە دەرباز دەکەن. کەسێک کە ئەوەندە جەسارەت و بێری لە خۆیدا شک دەبات کە دەست بۆ گیانی شیرینی دەبات، بۆچی نایەت و بۆچی نابێت ئەو جەسارەتە لە دژی سەبەبکارانی نەهامەتیەکانی خۆی بەکاربێنێت؟ خۆ ئەگەر ژنێک پێ بنێتە بواری بربەرەکانێ و خەبات لە دژی ئەم بارودەخەی کە تێیدا دەژی چ شتێک لەدەست دەدات کە شیرینتر بێ لە گیانی لە حاڵێکدا کە لەم خەباتە عادڵانەیەدا لەوانەیە گەلێک شت بۆ خۆی بەدەست بێنێ و یا لانی کەم دەوروبەری خۆی فێری بەرەنگاربوونەوە و مقاومەت بکات. کۆمەڵگا لە ڕێگەی مقاومەت و خەباتەوە بەرەو پێش دەچێت. ئەو ژنانە پێویستە ئەوە بزانن
کە بەم کارەی خۆیان بەرەی ئەو خەباتە لاواز دەکەن و زەڕبەی لێ دەدەن. لە دوای خۆیان حەسارەت و دڵتەنگی بەجێ دێڵن نەک ڕۆحی مقاومەت. ئەگەر مقاومەت شانازی و سەربەرزیان بۆ بەدیدێنێت تەسلیم بوون و خۆکوشتن تەنیا تاسوف و سەرزەنشتی بە شوێنەوەیە. ژیان هەرچەندە دژوار و ناخۆش بێت، خەبات و مقاومەت دەتوانێت خۆش و دڵپەزیری بکات بە هیوای ئەوەی کە چی دیکە هەواڵی دڵتەزێنی خۆکوشتن نەبیستین.